ڕاستی ئێمە دەفتەری کوردەواریمان لە ساڵی 1970 لە بەرەوەی چاپ کرد و بڵاو کردەوە. ئەو وەختە لە ساڵی 1970 ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەی کوردی بە دەگمەن هەبوو، هەر نەبوو لۆ ئەوەی ئیسپات بکەین کە ئێمەی کورد بە بەردەوامی ڕۆژنامە و گۆڤارمان هەیە. سێ ژمارەمان لێ چاپ کرد کاتی خۆی، ژمارە چواریشە لە چاپخانە بوو، چاپ نەکرابوو، بۆ ئەوەی ئێمە ئیسپاتی بکەین بۆ مێژووی ڕۆژنامەگەری کوردی کە چوار ژمارە لێ دەرچووە نەوەک سێ ژمارە، ئەوەی بێوێ دراسەیەک شتێک لەسەری بکاتن لەسەر ئەو چوار ژمارەیە دەکا. لە هەر ژمارەیەک نزیکەی 28 24 22 ڕۆشنبیر و نووسەری کوردی بەشداری تێدا کردووە. چێنە ئەوانە ئێمە توانیمان لەو دەفتەری کوردەواریەی ئەو پەڕی ڕاستی ملەتەکە و ئەو پەڕی چەپی ملەتەکە پێکەوە لەناو یەک گۆڤار نووسینیان